لە 20 ئەم مانگە دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپا لە ستراسبۆرگ بریارێکی دەرکرد کە داوای ئازادکردنی سەلاحدین دمیرتاش هاوسەرۆکی پێشووی پارتی دیموکراتیکی گەلان لە تورکیا دەکات. لە پێشدا لەو بارەوە لەگەڵ کاک ئارێزە ئەندەریاری ڕۆژەمەنووس و چاودێری کاروباری ڕامیاری دوواین و بۆ پرسیارەوە دەستمان پێکرد ئاخۆ چۆن دەڕوانیتە ئەو بریارە. دیارە بڕیارەکەی دادگای مافی مرۆڤی ئەوروپا لەسەر دۆسیەیەک بووە کە پارێزەرانی ئەو بەڕێزە پێشتر پێشکەشی دادگای مافی مرۆڤ یەکێتی ئەوروپایان کردبوو دوای 23 مانگ زیندانیکردنی بەڕێز سەلاحەدین دەمیرتاش و خۆشبەختانە بڕیارێکی دادپەروەرانە بڵێن لەلایەنەوە بەڕێزانەوە دەرچووە، بەڵام خۆی لە خۆیدا بڕیارەکە بڕیارێکی حقوقیە، یعنی زۆرتر بڕیارێکە کە چەمچێتە بواری جێبەجێکردنەوە ئەوە دەبێتە بابەتێکی کە چۆن کاردانەوەی دەوڵەتی تورک و بەڕێوەبەرانی دەوڵەتی تورکمان بەرامبەر بۆ بڕیارەی دادگای مافی مرۆڤی ئەوروپا بینی چۆن بووە. پارێزەرانی دەمیرتاش پشتیان بە چی بەست بوو بۆ بردنەوەی ئەم کەیسە؟ بڵێ پێش بۆ کوارسم کرد دادگای مافی مرۆڤی یەکێتی ئەوروپا کە خاوەنی کۆمەڵی یاسا و ڕێسای تایبەت بە خۆیەتی کە پێویستە ئەو لایەنانەی کە گوێڕایەڵی دادگای مافی مرۆڤی ئەوروپان لەو چوارچێوەدا هەڵسوکەوت لەگەڵ یاسا ناوخۆی و لە چوارچێوەیەکێتی ئەوروپادا بکرێت. یەکی چوار خاڵی ئەساسی بوو، یەکێک لەوانە مەسەڵەن ئازادی ڕادەربڕین، ئازادی بانگەشەی هەڵبژاردن دەرفەتێ بڕەخسێت بۆ دادوە بە شێوازێکی دادوەرانە دادگایکردنی بەڕێز دەمیرتاش لەو چوارچێوەدا بوو کە دۆسیەکەیان پێشکەشی یەکێتی ئەوروپا کۆمیسیۆنی مافی مرۆڤی دادگای ئەوروپا کرد و بڕیارێکی لەو چەشنەدرا. کاک ئارێز لەو دادگا کەس هەبوو کە نوێنەرایەتی دەوڵەتی تورکیا و بەرگری لە هەڵویستی تورکیا بەرامبەر بەم بریارە بکات؟ بەڵێ بێگومان لە چوارچێوەی کۆمیسیۆنی ئەوروپادا لە چوارچێوەی کۆمیسیۆنی ئەوروپا تورکیا بۆ سەرجەم ئەو کۆمیتانەی کە گرێدراوی مەسەلەن بەرەندامبوونی تورکیا بوو لە یەکێتی ئەوروپادا لەسەر تاسەری و شوێنانە هەمیشە تورکەکان نوێنەری خۆیان هەبوو و بە بەردەوامیش چاودێری بابەتەکانەکەن کە گرێدراوی تورکیان و بڕیارانەی کە لەلایەن یەکێتی ئەوروپاوە بە بەرامبەر بە تورکیا دەرەکرێت لە هەموو شوێنەکانە بەڵێ بێگومان نوێنەرانی تورکیا هەبوون و هەشون و زۆر بە وردیش بە دوواداشوونەکەم، بەڵام لێرەدا چون کەیسەکە کەیسێکی حقوقی بووە، کەیسێکی دادپەروەرانە بوو کە لەلایەن پارێزەرانی بەڕێزیەوە پێشکەش کراوە و هیچ بەڵگە و بنەمایەک لەسەر تاوانبارکردنی بەڕێزیان لەلایەن دەوڵەتی تورکیا ئەوەی کە بووە بێ بنەما دەرچوون بڕیارێکی لەو چەشنە هاتووەتان. بریارەکە داوای دادگاییکردن و ئازادکردنی دەمیرتاش دەکات و هەروەها ئازادی بانگەشەکردن بۆ هەڵبژاردن. ئەردۆگان تازە ئەو بریارەی پەسەند نەکردووە. تا چەند تورکیا گوێ بە بریارێکی لەو جۆرەوە یاخۆت ملکەچی بریارێکی لەو جۆرە دەدات کە گوایە ئەمە مەرجی پابەندبوون پێوە نییە؟ بێگومان تورکیا تایسەت لە چەندین کەیسا کە بڕیاری بڵێنی دادگای مافی مرۆڤی ئەوروپا بووە گوێڕایال بووە، لە زۆر کەیسیش ئێمە بینیمانە کە گوێڕایال نەبووە. بەنسبەت ئەمە شەوەمە کاردانەوەکانی ئەردۆغان و وەزیری دادی تورکیا کە بینیمان بەرام لە دوای دەرچوونی ئەم بڕیارە بەنسبەت ئازادکردنی دەست بەجێ بەڕێز دەمیرتاشەوە ئەوان ئاماژە بەواکەن کەوان درێژە بە کاری خۆیانەکەن، باوەڕیان بە سیستەمی قەزایی و دادپەروەری خۆیان هەیە و هیچ بایەخێکی ئۆتۆ بم بڕیاری دادگای ئەوروپا نادەن. بەس چاوەڕێ بریارێکی نوێ لەلایەن دەسەڵاتدارانی دادوەری تورکیاوە دەکرێت وەکو میدەکانی تورکیا ئاماژەی پێ دەکەن؟ زای چەند مانگی داهاتوو لە پێم وابێ ئەگەر هەڵە نەبن 27 مارشی داهاتوو 2019 لە تورکیا هەڵبژاردنی خۆجیەکان بەڕێوە دەچێت. لەو چوارچێوەدا وەکو یەکێک لە پارتە سەرەکیەکان سێم پارتی تورکیا کە مەسەڵەن پێشتر سەرۆکی بۆ ئێسش گرانێکی تایبەت بەخۆی هەیە بێگومان دەبێت، یعنی ئەگەر نەرمیەکی ساکاریش بنوێنن بڕایەدارانی دەوڵەتی تورک بەرامبەر بە بەڕێز دەمیرتاش یا کۆمەڵێکی تر لەو گیراوە سیاسی کوردانی کە لەوێ دەست بەسەرن ڕەنگە شتێکی تاکتیکی بێتە ئاراوە، بەڵام لە چوارچێوەیەکی بڕیارێکی جێوهەری و بنەمایەکی حقوقی بەرامبەر بە ئازادی بەڕێز دەمیرتاش وەک نوێنەری سەرجەم ئەو 11,000 زیندانیە سیاسی کە لە باکووری کوردستان
کوردستان یان لە تورکیا لە زینداندان هیچ پێشبینی شتێکی وان ناکرێت کرد کاربەدەستانی دەوڵەتی تۆس هەنگاوێکی دادپەروانانە هەنگاوێکی قانونی بگرنە بەر نەخێر شتەکان زۆرتر سیاسین بڕیارەکان سیاسین حکومەکان سیاسین و لە چوارچێوەی خواست و دەسەڵاتداری ئاکەپەدا بەڕێوە دەچین. ئارێز ئەندەریاری ڕۆژەمانوس و چاودێری کاروباری ڕامیاری زۆر سپاس.